ئەوانەی کە ئەڵێن ئەمە بەرخودانی ئەوانە خائین و خۆفرۆشن، ئەوانە پیاوی ئەحمەد ناشەرع و پیاوی ئەردۆغان و پیاوی ئەتاتورکن، ئەوانەی کە دژی نەتەوەی کوردەوێسن دژی دینیشەوەسن. ئێمە موسڵمانین، ئەوانە کافرن، ئەوانە کافرن کە بە کوردایەتی ئەدەنە پاڵی دینۆ. ئێمە دیندارین، سەلماندوومانە لە مێژووە. خوای گەورە لە قورئانە فەرمێ حەزرەتی نوح داوای کرد لە خوای نەسی ئاەتەکەم لەبەر نییە لە پیرۆستترین خاکە کەشتێکم بۆسەنەوە لە خاکی جودی وەسانیوە کە خاکی کوردستانە. ئێمە کوردین و ئێمە نەتەوەین. ئەو مەلانە و ئەو کەسانەی کە دژی دین ئەوەستنەوە ئەوە خائین و خۆفرۆشن، ئەوە پیاوی ئەتاتورک و ئەحمەد ناشەرع و پیاوی خائینان و داگیرکەرانی نەتەوەی کوردن. براکەم ئەو دیمەنانێکە لە ڕۆژاوا دەبینێت تا چەند کاریگەری لەسەر جەناب هەبووە لەسەر من نابەتەنیا، لەسەر ئەو گەنجە، لەسەر ئەو مناڵە، لەسەر ئەو ڕیشتەرمۆ، لەسەر ئەو خەڵکە، لەسەر ئەو نەتەوە ڕق و کینەی کورد زیادەکە. هەزاران کورد بەردەستڕێژ بدەن، کورد هەر نامرێ، کورد هەر نەمردووە، کورد نامرێ، کورد نامرێ. برام ئەمانە ئەم داگیرکەرانە خەیاڵیان خاوە. حتا خوێن لە گیانی یەک شخصی کووردا بمێنێ کورد نەتەوەیە و ئەمێنێ، بەس عیبە بەو زۆڵە کوردانەیە بمە پیاوی بێگانە.